فەوزیە سەفایی کچی هونەرمەندی گەورەی کورد سەید محەممەدی سەفایی ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە زۆر بەخێر بێ خاتو فەوزیە سلااوڕێ خۆشەویست بەخێر زۆر سپاس بۆ ئێوە کاکڕەوەندی ئازیز و سابینخانی ئازیز و هەروەها بەرنامە جوانەکەتان کورسات بۆ بینەرانی ئازیزی بەرنامە کۆتا بەرهەمی تۆ قەت ناگەم بە تۆ باشە باسێکی کۆتا بەرهەمان بۆ بکەیت چۆن بوو بیرۆکەی ئەم گۆرانیە و قەت ناگەی بچێ معلوم نیە قەت پێی بگەم یانەکەم بەڕاست 6 مانگ لەمەوە پێش من دەستم پێ کرد کە کەم ئەم ئالبۆمێک دروستکەم چون تا ئێستا ئالبۆمم نەبوو بەناوی ئەم ئالبۆمم بەناوی هەمووی درۆ بوو 12 ترەکە 10 ترەک ئەرێ 9 ترەکی کوردیە 2 ترەکی فارسیە و تەواوی شعر و مێلۆدیەکانی هین خۆمە ینی تەکستەکانی هەموو هین خۆمە ئاوازەکانی خۆم دامناوە لەسەری و یەکەم گۆرانیم لەم ئەلبۆمە بە ناوی قەت ناگەم بە تۆ تازاو بڵین بە ماوەی هەفتەیەکە بڵاوە بۆ تۆ دەسێ خۆش بێت ئەم بەرهەمەت ینی قەت ناگەم بە تۆ وابزانم گشتی بەرهەمەکان هەر بۆ خۆت کاڵی تێکسی خۆمار بۆ خۆت نووسێتیان بڵێن هەر بۆ خۆتە نووسیوە تایبەت بە خۆتە ڕەنگە بتوانین بڵێن هەم بۆ خۆمە هەم دڵی زۆر کەسی تریشەتیان و ینی تێکەڵم کردووە ینی ژیانی خەڵکی تریشە لەگەڵ ژیانی بۆ خۆم ئەو دڵشکانە پێشاتوە بەڕاستی خۆ بۆ کەسێکی تریش پێشاتوە ینی تێکەڵم کردووە تێگەشتی دەستە خۆش بێت دەستە خۆش بێت بەرهەمەکانتی کێکی بڵاوەکەیتەوە بەرهەمەکانە یەکەم دانم کە بڵاو بۆ تۆ ئێستا دوبارە بڕۆم بۆ ڕۆژهەڵات باقی گۆرانیەکانی تریش هەمویان کلیپیشیان هەیە چون کەمتر ئەلبۆمێک بێت هەمووی کارەکان کلیپی بێت یەک یا دوو دانێ کلیپی هەیە بەڵام من هەمووی کارەکانم کلیپی هەیە و دووەمین گۆرانیەکەی اتفاقاً لەم ببورن لەم ئەلبۆمە یەکێک لە گۆرانیەکان فولکلۆری خوا لە خۆش بوو باوکی ئازیزمە ئەوەم لەبیر نەبوو ئێستا ناو گۆرانیەکە بڵێم نەڵێم ناوی گۆرانیەکە جارێ نەیڵێم نەیڵێت بە سپرایز بێ جارێ نەیڵێم چون دووەمین گۆرانی لە ئەلبۆمەکەیە بچم لە ویای دەست پێکەین با کلیپەکەی باش کاتەکە لەم مانگە ئینشاءالله بڵاوێتە ئینشاءالله لە کورسان مەگەزینەکە هەواڵی لەسەر بڵاوەکەینەوە خاتو فەوزیە لە وێنە کێشانەوە بۆ وەرزش و دواتر بۆ موزیک و دواتر بۆ گۆرانی وتن و چۆن ئەم هەموو شتابێکەوەتوانی هۆنەرم بە قونتەرات گرتووە حقیقەتی کاکڕەوەند من لە 6 ساڵگی و دەستم پێکردیانی هەستم کرد لە ناخمەوە هەیە ئەم هۆنەرە چون لە کۆبوونەوەکانی خوا لە خۆش بوو باوکی ئازیزم هەمووی بووم ئەو هەستا هەیە لە ناو منە ئیتر من لە نەقاشی کێشان و وێنە و کەم پلەهای سەرتر لە وەرزش و وەرزشیش وەکو ڕەزمی کاڕاتان نازانم ئەسپ سواری دوای بڵێن فیتنس بەدەنسازی کەم ئەم پلانە چوومە سەرۆ دوای ئەوە خۆشنووسی بڵێن قەڵەمخەت و بە خودکار پێڵێن تەحریری لە ئێران نازانم لێرە چی پێڵێن دوای ئەوە کەم پێکەرتەراشی هەمان مجەسەمە سازی و پێکەرتەراشی ئەمانە کەم تەواوی ئەمانەم تێپەڕ کردەی ئامێرەکان وەکو ڤیۆلۆن پیانۆ گیتار دەف هەمووی ئەمانە مامۆستان بووە کلاس چوون بەڵام هەندێک لە کارەکان هەر لە ناخی دڵی خۆمەوە بووە وەکو شێعر وەکو نەقاشی وەکو خۆشنووسی بەڵام خۆشنووسی بە عنوانی ئابدەیت و مەدرک و شەهادەگرتنەکەی کلاسەکانیم تێپەڕ کرد زۆر لە کارەکان تریش ئێستا نایێتە مێشکمەوە وەکو کلاسی ئاوازی شەر ئەڕۆم دەی مێلۆدیەکانی شەر خۆم داێنم و بەس هەستەکەم ئەو مێلۆدیانە هەر کەسێک ناتوانێت بۆ کەسێک ئامێر ئەژێنێت و خۆی لە ناو هۆنەرا تێکەڵا هەستەکەم ئەتوانێت ئەو کارە بکات چون کەسێکە ناتوانێت ئامێرە بژێنێت بەڵای من زۆر سەخت ناتوانێت مێلۆدی دانێت ژەندنە سەر چ ئامێرەکەی وەڵام من یەکەم ئامێرەکە دەستم پێکرد ڤیۆلۆن بوو بڵێم ئوستادەکانم کێ بوون مامۆستاکانم 17 ساڵ لەمەوە پێش یەکەم مامۆستام لە شاری سەقزەوە سڵاو و ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەیە کاک عەلی عابدی 4-5 ساڵێک ئاوە 2 ساڵیش کە یەکەم کەس کاک بێزادی پەیامی بوو 2 ساڵ هەر لە شارە جوانەکەی سەقز دووەمین کەس کاک عەلی عابدی بوو ئەو کاتی چوون بۆ زانکۆ لە شاری تەبرێز 2 ساڵیش مامۆستاکەم کاک ئەسڵانی ڕەزازادە مامۆستایەکی ئازەری زمان بوو 7 ساڵ تێپەڕم کرد و ئەم جار ماستەرەکەم لە زانکۆ لە تەبرێز بوو ماستەر ئەکتینگ بەکالۆرۆسەکەم گرافیک بوو ماستەرەکەیشم ئەکتینگ بوو ئەکتەری دوایەوە کە هاتمەوە بۆ ڕۆژهەڵات باقی هونەرەکانم کەم وەکو شێعر و مێلۆدی و کلیپ وەمانە دروست کرد بەس وتم تا مەستەری یەکەم تەواو نەبێ کلیپ دروست ناکەم وتم نەکاک عەزیەتم بکەن لە زانکۆ ئەوانە
زۆر باشە ئەی کەواتە تاکە شتێک کە تاوەکو ئێستا فێر نەبوو بیت هەتاوەکو ئەم تەمەنەت حەزەکەی زۆر کەس ئەڵێن چی ماوە فێر بووی وەڵام من مەلەکردنم پێ خۆشە بەس من چون لە منداڵیۆ لەسەر تاب جۆلانی کەوتمەتە خوارەوە خوێن ڕێزی زۆرم هەیە بۆ لوتم و بەس ئێستا فۆبیا و هەیە یانی فۆبیای منداڵی و ئەوەی کە بۆ لوتم عەزیێت مەکە بەس ئەمەوێ ئەگەر قسمت بێ ئەمساڵ تێپەڕێکم مەلەیش دەی ئیشەڵڵا خۆ فێری ئەوە شیانەکەی تۆ فۆبیایشە نامەنە بێگومان مەلەو ئسکەیت ئەو دوانم ماوە دەی ئیشەڵڵا ئەوانەش ئەتوانی تەجروبەیان بکەیت جا ڕەوەند بێگومان قسە و باسی زۆرمان هەیە هەم لەسەر ئەزمونونەکانی خۆت هەم لەسەر باوکی خوا لێ خۆش بوت کە قسەی لەسەر بکەین بەڵام لە ئێستاە با بینەری کۆتا بەرهەمت بین بە ناوی قەت ناگەم بێت بەڵێ زۆر سپاس. هونەرمەند سەید محەممەدی سەفایی باوکی بەڕێستە باشە هەرچەندە تۆ لە تەمەنێکی مناڵی بووی کە باوکت کۆچی دوایی کردووە کەمتر لە 5 ساڵ بوویت بەڵام ئەکرێت بڵین هۆکارێکە بۆی کە تۆ ببی بە هونەرمەند و ڕێژکەی هونەر بریتەبەر وەڵا هەر ئەوەی کە بۆتانم تەوزیحدا من چۆن ئەو کۆبوونەوانە بووم وەکو هەستێک ئینتقال دراوە بە من کە لە ناو ناخی منە بوو بێت ئەو شتا وەکو بڵێن چون بووم لە ناو ئەو جەمعە کە کەمکەم منیش گەورە بووم نەک ئەوەی کە کەسێک جگە لەدایکم کەسی تر تەشویقی نەکردم لەم کاری هونەری باوکمە کە من تێپەڕیکەم و ئەوە بوو کە دایکم تەشویقی کردم وتی بەڵێ تۆ ئەتوانی کەم دەسم پێ کرد کارەکان و کلیپ و شعر و ئاواز و هەمووی ئەمانە شروعم کردم دای خۆ من وەختی خۆمەتوانم شعر و ئاواز و ئەمانە دانم بۆ دەست پێنەکەم وتی دەی باشتر تەمەنی دایکت درێژ بێت دەستی خۆش بێت پێمان خۆشە جۆمانە گۆرانێکی باوکت بێت بەدەنگی تۆ بەسەرجاو گۆرانێکی زۆر بەناوبانگە جارێکیش خوێندومە لەسەر پیجەکەم هەیە فەرموو چین و لۆلۆ فاتە کوێستانی هەوڕانە و دانێ خانم سەرونێتەوانی جووتێکە و شیڕەش هەژدە قەرانی ئەم شە بۆ فاتمەبیوە بۆکانی ئەرێ نەمەل نەقاڵا و قشقارە و سۆنە هیچ کەس نازانێ وەڵا دەردی دڵ چۆنە و هۆیۆی گوڵێ خۆش بێ خاتە فۆزیە ئەمەی کە ئێستا جێبیستی بووین گۆرانێکی خاو بوو بڵێن کەمێک خەمگینانە بوو ئێستاش گۆرانەکەت هی باوکی خوا لە خۆش بوو بوو شاد بوو خۆت حەزە زیاتر بە کامیانە حەزەکەی گۆرانی خەمبارانە بڵێ یان حەزەکەی گۆرانی شاد بڵێ وەڵام من خۆم 50-50 هەم عاشقی گۆرانی خاوم هەم عاشقی گۆرانی شاد چون ئەگەر خاویش نەڵێن زۆر کەس هەن حەزیان لە گۆرانی خاوە ینی وەکوا بێت تەرەفدار بێ هەواخا بە هەر کەس بێت وەکوا بێتر لە تۆ دوورەکەون و زۆر کەس حەزەرەگری لەکەمیان زیات شاد بەڕاستی بۆ من هەستێکی خۆشتری هەیە جوکەی و کاتە و دەورە ئەو گۆرانی خاوانەیش زۆرتر بە خاتری خەڵکە ئێڵێم ئەمە ڕیتمەکانە بنیێوانت چۆنە وەکو ئامێرەکان هونەرمەند سەید محەممەدی سەفایی دەڤژنێکی زۆر باشە تۆ لەگەڵ ئامێرەکان ئامێرانیان چۆنە نێوانت 4-5 ساڵێک بۆ 4-5 ساڵ 6 ساڵ شتێکی ئەوە من لە شاری سەقز شاگردی کاک وریا فەرەجیم مامۆستایەکی زۆر تایبەت و کارجوان لە بەشی ئامێری دەف هەر لێرەوە سڵاو و حورمەت و خۆشەویستیم بۆ هەیە کاک وریا فەرەجی ئێستا ماومە بۆ مامۆستابوونی دەف چون دەف زۆر قرسە بەڕای من چەند ساڵ ئامێری ڤیۆڵۆنم کارە کرد بەڕای من دەف زۆر سەخترە لە ئامێر ینی زۆر کەس تەعجبەکەنەواڵم لە ڤیۆڵۆن یا پیانۆ چون ئەو وەزنی ئەو دەفە قرسە حرەکاتی دەستە زەربە بەڕای من زۆر سەخترە و هێشتا من هەر کلاسەکان خەریکم تێپەڕەکەم وانە بڵێ 5-6 ساڵ کارم کردویتە تەواو بوو خۆزگە دەفەکەشە بێنێ ئەگەر دەفەکە لەگەڵ گۆرانیەکانە زۆر جوانە بوو کۆپلێکی چکولە بە دەفەکە لەمدای خۆشم حەزم بەداخەوە بۆم جارە بێتەوە دەفەکەش لەگەڵ خۆش جۆمانە بەرهەمێکی خۆت بێ بەرهەمێکی خۆم
بناوی هەر تۆم ئەوێ ئەم گۆرانیە تقریبن با بڵێن 3 ساڵ 2 ساڵێک تێپەڕەکە ئەمەی هەر شێعر و مێلۆدیەکەی خۆم بوو بەڵام تەکترەک بووین ئالبۆم نەبوو دەیبێ بۆلام بیکەم ماچی تۆ سووری لێوەم هەی بچێتە لێوی تۆ جا بیبینن ئەرە بەزم و هەرایە گوێی پێ نادام هەردێم بۆ لای تۆ گوێی پێ نادام هەردێم بۆ لای تۆ هەر تۆ ماوێ وەڵڵا هەر تۆ ماوێ دڵ با بێتۆ یەک ساتیش ناسرابێ تۆ لالام بە لە دنیا چی ماوێ دنیا زانی کە من تۆم خۆشەوێ هەی هەی هەر تۆ ماوێ دەنگە خۆش بێت زۆر زۆر سپاس خاتو فۆزیە لە نێوان جیهانی فۆلکلۆر و مۆدێرن واتە ئێستا گۆرانی فۆلکلۆر و گۆرانی مۆدێرن کامیان هەڵبژێریت هەڵبژارنێکی قورسە هەڵبژارنێکی قورسە بەڵام حەقیقەتەکەی بڵێم ئێستا من لەم عەسرا ئەژیم و خۆم هی ئەم عەسرەم زۆرتر هەستم بە مۆدێرنە بەڵام لە تەنیشتی مۆدێرنەکانە زۆر جار پێم خۆشە ئێستا با بڵێن ساڵێ 2 بەرهەم یا 3 بەرهەم فۆلکلۆرەکانیش دووبارە خانی کەین و ینی تکراریان بکەینەوە پێت وایە هونەرمەند سەید محەممەد سەفایی ئێستا لە ژیانە بواە پشگیری بکردیتایە لەوەی کە ئەم ڕێگەیە هەڵبژاردووە بەڵێ وایە یەکێک لە بەرهەمەکان اتفاقاً باس کرا وەوتیشم ئێمە 3 خوشکین دایکم ئەمە بیرەوەری دایکمە بۆ ئێمەی وت هەمیشام وت دایە ئەگەر باوکم ببوایە ئیجازەیەدا بەس باوکم بەر لە دنیای هونەر کەسێکی مەزهەبی بوو ینی دەروێش بوو زۆر قورسە کەسێکە دەروێش بێت و بێتە ناو دنیای هونەر بۆ کچەکانیشی و ئیجازە بدات بەڵام دایکمی وت چون ئێوە چکولە بوون هەرسێکتان لە دەف خوارتر پێڵەن دایرە بچووکترە لە دەف پێڵەن دایرە دایکمی وت بۆ ئێوە 3 خوشکە دایرەی سند کە بۆ خۆتان دایرە بژەنن لە ماڵۆ و ئەوە بوو کە ئەگەر باوکم ئێستا ببوایە بەڕاستی هەستم ئەکرد کە پشتگیری ئەکردم و پاڵپشتم ئەبووە ئیجازەی ئەدا چون کاتێکە لە منداڵیە ئەو 3 دایرەی بۆ ئێمە سندووە پەستیارە لەم ئەسریشا قەتعاً ئیجازەی ئەدا لە هەندێک لە شەواهەنگەکانی باوکتا کە ڤیدۆکانی لێسەرشە بڵاو بۆتەوە مناڵی تایە هیچیان تۆنیت ئەوە من و خوشکە وەسەتیەکەم گەورەکەم منم فەرانە خوشکە وەسەتیەکەم خوشکە ناویەکە باوکت هاوڕێیەتیەکی هەبووە لەگەڵ هونەرمەندی گەورە حەسەن زیرەکە ئەو هونەرمەندەش بە مامۆستای خۆت نازانیت چونکە قەتعاً بەڕاستی هەبوو عاشقی دەنگی خوا لە خۆش بوو مامۆستا حەسەن زیرەکم لە منداڵیەوە جگە لە گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک ئەمە دایکم کارێکی کرد کە ئێمە ئەم گۆرانی بێژانە لە منداڵیەوە بناسین وەکو سەلاح داودان مامۆستا حەسەن دیرەک عەباس کەمەندی حەزەکەی گۆرانەکانیان بڵیتەوە حەزەکەم بەڵام جارێک خەریکم لەسەر گۆرانیەکانی باوکم ئیشەکەم چەند بەرهەمیتر لە گۆرانیەکانی باوکم بڵاو بوو ئینشاءالله ئەوانش یا بە سوورەتی دڵی یا وەکو پرۆفێشناڵ بڵاویانەکەم وەگەر قسمەت بێت دەسە خۆش بێت گۆرانێکی تری باوکت و دەنگی تۆ ئەگەر سەرچاو بەڵام ئەمە کلیپەکەی ئامادە ئەبێت یعنی خەریکی سورپرایزەکان شێوێنین پێم خۆش بقینەکە تازە بە سورپرایزەکە کەواتە ئەم بەرهەمە هێشتا بڵاو نەکراوەتەوە ئێستا کاری لەسەرەکەن کە بڵاوی کردەوە ئێستا دڵی ئەی خوێنم چمەوە بۆ ڕۆژهەڵات کلیپەکەی دروستەکەم ئینشاءالله فەرموو هەی دادەی بێداد لەم بێدایمە و بێدایم لە دەستکاکە گیان شەوتەنیاهیمە و شەوتەنیاهیمە و کوێستانان خاڵ خاڵ بەفرینە چێتە و ئەو کوڕاتۆرە و ئاشتی نابێتە و ئاشتی نابێتە و ئەرە چی هالە دڵتە چی هالە دڵتە کاکە من بۆتی بەیان کەم تماشای کێوەکەی هەر شۆکی لای ڕۆسەمان کەم لای ڕۆسەمان کەم کوێستانان خاڵ خاڵ بەفرینە چێتە و ئەو کوڕاتۆرە و ئاشتی نابێتە و ئاشتی نابێتە و
دەنگت خۆش بێت زۆرمان دومان کردی دەستە خۆش بێت بۆ من خات و فۆزیە بەرهەمی داهاتوت ئەمە بزانێک لە بەرهەمەکانی دوهەمی کلیپ لە بەڵێ ئێستا هیچی ترم پێ نەبوت با ئەمە بخوێنم باشترە چون تەمرینم نەبوو بۆ ئەوانی تر پرۆڤەم نەکردبوو بەسوتم تازە سورپرایزەکەشەوە ئەمە دووەمین گۆرانی لە ئەڵبۆمی هەمووی درۆ بووە. ئەم بەرهەمەی داهاتوت کلیپەکەی بە شێوازی فۆلکلۆری ئەبێت یاخودەوە ئێستا دەرهێنەرەکە ئەزانم من ئێستا ناتوانم بڵێم ڕەنگە فولکلۆر بێ من دوای ببێ بە مۆدرن ڕەنگە مۆدرن بێ لە بێ بیکەن بە فولکلۆر ئێستا ناتوانم لە بابەتیەوە قسە بکەم بە هیوای سەر ببوورە ئەوەیش بڵێم کاک دیاکۆ خاڵقی عەزیزە بۆ من هەر لێرە سلااو ڕێزم هەیە بۆی کارێک سەوتیەکانی من گۆرانیەکانی من لە ستۆدیۆ خۆی دروستی ئەکات کاری خۆیەتی لەگەڵ کاک ئەمیریکی ژانی لە شارە جوانەکەی بۆکان ئەم دوو ئازیزە کارەکانی من دروستەکەن و دەرهێنەرێکی ئازیز و بەتوانە کاک سەعیدی تورابی لە شارە جوانەکەی بۆکان و ئەویش تەواوی کلیپەکانی ئەم ئەڵبۆمەی من کاری خۆیە جگە لەمەیش تەکترەکەکان حتا ئەم ترەکە کە بڵاوە بۆ بە ناوی قەت ناگەم بتۆ کاری تەسویری کاک سەعیدی تورابی بوو و گۆرانی سەوتەکەی کاری کاک دیاکۆ خاڵقی بوو دەست خۆشبوونیان ئەەکەم و زۆر سپاسیانەکەم زۆر زەحمەتیان کێشاوە لە کارە هۆنەریەکانی منە لەشی هەموو لایەکیان دەستی تۆش خۆش بێت زۆر خاڵ بووین کام ئێوارە لە کورسات مەگەزین لەگەڵ ئێمە ئامادە زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان گەلێک سپاس مەمنونم زۆر بەخێر بێت سپاس بۆ تۆش.